دیارامە تۆر بابەتێکی دیکەشمە بێت ئەویش پرسی گەندەڵیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەزانین ڕاگەیەندراوێک یاخود کۆنفرانسێک سازکرا سەبارەت بە پرسی گەندەڵی و ئەو کەسانی کە هەر لە دام و دەستگا حکومیەکان تا پلەپۆستی باڵا کۆمەڵە کەسانی کە بوون لە حکم لە ژێر ئەو شاکسازی کە دەکرێت دەرهێنراون بەوەی کە گەندەڵی بن یاخود بە موچەی زیادە لە نێو دام و دەستگا حکومیەکانی هەرێمی کوردستاندا موچیان هەبووە خود گەندەڵیان تێدا کراوە. دیارە هەر ئەمڕۆژ وەرکشۆپێکی تایبەت بە پرسی گەندەڵی لەسەر چۆنێتی دیارە دروشمی وەرکشۆپەکە تایبەت بە چۆنێتی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ڕێکخراوە لە شاری هەولێر من لەسەر ئەم بابەتەوە ئامانجی وەرکشۆپەکە میوانێکم دەبێت بەڕێز دکتۆر ئەحمەد میران کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵەرن بۆ سەروەری یاسا ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی منە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا پێم خۆشە باسێکی وەرکشۆپەکە بکەیت، وەرکشۆپەکە کێ تێیدا ئامادەیە و چەند ڕۆژ بەردەوام دەبێت و ئامانج و ئەجەندای وەرکشۆپەکە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ زۆر سوپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ کەناڵەکەتان، هەروەها سوپاسیش بۆ بیسەران و بینەرانتان. ئێمە ڕێکخراوی لێکۆڵەر بە پشتیوانی یەکێک لە ئەیجنسیەکانی نەتەوەی گرتووان کە UNDP-ە وەرکشۆپێکمان پرۆژەیەکمان هەیە تایبەت بە وتوێژکردن لەسەر هەموو ئەو یاسا و ڕێسا و هەروەها ئەو مؤسساتانەی تایبەتن بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان. خۆشبەختانە ئەوڕۆ یەکەم دانیشتنی ڕاوێژکاری بە ئامادەبوونی هەموو ئەو سێکتەرانە یان هەموو ئەو مؤسساتانەی کە تایبەت بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئامادە بوون لێرە، چونکە ئێوەی بەڕێز و بیسەران و بینەران دەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان هەلە سەرەتای یعنی دامەزراندنی ئەو کابیە یەکێک لە ئەهداف و تارگێتەکانی ئەوە بوو کە بەرەنگاربوونەوەی گەندەڵیە و هەروەها زیاتریش حکوومەت لە ساڵی ڕابردوو تقریباً لە مانجینەوە استراتیژیەتێکی نوێی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕاگەڕاند بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هەروەها لە وەقایع کوردستانیش لە مانجیەکەوە تایبەت کراوە و تعلیماتیشی پێدەرچووە. فئێمە ویستمان هاوشانی ئەوەی کە استراتیژیەک لە حکوومەت دەرچووە وەکو واجبێکی خۆشمان بۆ وشارکردنەوەی خەڵکو و هەروەها سەپۆرتکردنی UNDP تایبەت بەوەیە کە ئێمە دیڕاسەیەکی گشتگیر دیڕاسەیەکی شامل لەسەر هەموو ئەو تەشریعات و ئەو یاسایانەی تایبەتن بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی و هەروەها ئەو مؤسسەتانی حکوومەت کە ئەو کارە دەکەن چاک دەستەی دەستپاچی بێتن، دەستگای داواکاری گشتی بێتن، ڕقابەی مالی بێ و هەروەها دادگاکان چۆن بەرەنگاری گەندەڵی دەبنەوە، تەحەدیاتەکان چین، چالنجەکان چین و هەروەها چ بکرێتن باشە وەکو خاریتەیەک تەریق ئێمە دەتانین ئەو دیڕاسەیە یان ئەو ریسێرچە ئامادە بکەین و دوای چەند مانجێتر ئیعلانی بکەین و هەروەها ئەو دانیشتانی ڕاوێژکاریش بەردەوام دەبێت. لە ڕووی یاساییەوە لە ڕووی دام و دەستگا حکومیەکانەوە چۆنیتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە وەرکشۆپەکەیە حاکمەکان کەسانی ئیداری لە نێو حکوومەتی هەرێمی کوردستاندا بەشدارن بۆی ئاگاداری هەم وەرکشۆپەکە بن، تێبینی و ڕێنماییەکان و چۆریتی ڕوبەڕووبەڕۆی ئەم بابەتە بن، پەیامەکەتان زیاتر بگات؟ بەڵێ و تایبەتیش بە ئەو ئەجهیزانەیە ئەو مؤسساتانەی کە تایبەتن بە بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ نمونە لە دەستەی دەستپاچی ینی بەڕێوەبەری گشتی تایبەت لە دەستەی دەستپاچی هەروەها ئەو دادوەرەی کە بەڕێز لێکۆڵینەوە لە دەستەی دەستپاچی دەکات و هەروەها ئەو لێکۆلارانەی تایبەتن بە لێکۆڵینەوە لە کێسەکانی گەندەڵی ئامادە بوون لە دەستگای داواکارانی گشتی هاتوون باسییان لە مەسئلەی دەوری ڕۆلی داواکاری گشتی ئایا چ نەقسێک یان چ کەم و کورتیەک هەیە ئەوەی شایانی باسە ینی دەستگای داواکاری گشتی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە مەسەلەی مکافحە و بەرەنگاربوونەوەی گەندەڵی، نەهێشتنی گەندەڵی و حتا باس لەوە کرا کە ئێمە وەکو ڕێکخراوی لێکۆڵەریش پێش نزیکەی چەند مانگێک کارمان لەسەرەوەی کرد کە پرۆژە یاسایەک بە هەماهەنگی لەگەر دەستگای داواکاری گشتی پرۆژە یاسایەکی نوێ بۆ داواکاری گشتی کە مەطلێبێکی عامە بۆ ئەوەی دەستگایەکە ئاکتیڤ بکرێتن و هەروەها ڕۆلی خۆی ببینی لە مکافحە و لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی. دەستگاکە ئێستا ئاکتیڤ نییە؟
دەستگایەکەش بڵێ ئاکتیڤە بەڵام ئێمە دەزانین یاسایەکەی زۆر کۆنا لە ساڵی 1970 دەرچووە زۆر جارگلەیی لە داواکاری گشتی دەکرێتن کە ڕۆلی خۆیان نابینن بەڵام زۆر زار کۆت و بەندی یاساییش هەیە بەڵێ قسوور لە موسسات هەیە قسوس لە ئەدا هەیە بەڵام دەبێت قانونەکەش 40 ساڵی بەسەردا تێپەڕگە قانونەکە دەرچووە لە حکوومەتی فیدرالی چەند ساڵێک پێش ئێستا یاسایەکی نوێیان بۆ دەرچوو ئێمەش یعنی داواکارینەوە پشتیوانی ئەوە دەکەین و هەروەها پشتیوانێکی زۆری شەیە کە یاسایەکی نوێ بۆ دەستگای داواکاری گشتی دەربچێ یان تعدیل بکرێتن بۆ ئەوەی ڕۆلیان زیاتر بکرێتن و ینی ئاکتیفتر بن ئەوەش طبعاً یاساکە لەسەر پرسی یاساکە ئەمەوێت بزانم یاسا ئەو یاسایی کە ئێستا هەیە هۆکارێک بۆ بۆی گەندەڵی زیاتر بکرێ یاساکە کەم و کورتیەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە بە پێی شارەزایی جەنابان هێندەی ئێوە بەدواداچوونتان بۆ کردبێ پێتان وایە یاساکان زیاتر کاراسانی کردێ بۆ گەندەڵی لەوانەیە زۆر زار یاساکان یعنی من بۆ نمونە مەزموعاتی زۆر یاسامان دەرچووە لە هەرێمی کوردستان پشتیوانە لە بۆ نهێشتنی گەندەڵی بەڵام مع الأسف دەبینی ئەو یاسایانە تا ئێستا تعلیماتی بۆ دەرنەچووە یان تا ئێستا بەرکار نەبوونە بە شێوەیەکی فعلی هەندێک زار قسوور لە دادگاکان هەیە هەندێک زار قسوور لە کەیسەکان هەیە بەڵام هەندێک زار لە متابعی پەرلەمانیش خۆی یاسایەک ئەگەر دەربچی پەرلەمان واجبی خۆیتی متابعە بکە ئایا ئەسایە چەند جێبەجێکرایە ئایا تعلیماتەکانی بۆ دەرچووە یان نە بۆ نمونە یعنی لە ساڵی 2013 یان 14 یاسایەکی تایبەت دەرچووە بە دەستکەوتنی زانیاری مافی دەستکەوتنی زانیاری بەڵام تا ئێستا هیچ ڕێنماییەکی بۆ دەرنەوتە چۆن ئەو یاسایە جێبەجێ بکرێت ئەگەری ڕێنمایی بۆ دەرنەچی چۆن یاسایەکە جێبەجێ دەکرێتن ئاستەنگەکان زۆرن یعنی پێویستە یاسایەکان حکوومەت ڕۆلی خۆی ببینی پەرلەمان لە ڕیقابە ڕۆلی خۆی بینی مؤسساتەکانش لە جێبەجێکردنی ڕۆڵی خۆیان ببینین بەڵام دەبێتن یاسا بەبێ تعلیمات و ڕێنمایی نابێ ڕێنماییش بەبێ متابعەکردن و بە دوواداچوون ناکرێتن فئێمە یعنی زیاتر باس لەوە دەکەین لەو دیڕاسەی کە ئێمە دەیکەین ئەو کەلێنانە چنە کە دەبنە ئاستەنگ یا یاسایەکان ئاستەنگن لە بۆ مەسلەی یان ئاستەنگ بەرامبەر یاسایەکان جێبەجێ بکرێن لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی باش ساڵی پار 2021 دەستەی دەستپاکی هێرم باسی لەوە کرد کە دۆسیەکانی گەندەڵی 804 دۆسیەیە ئەم ساڵ گەشتۆتە سەر و 900 ئەم گۆڕانکاریە زۆر و لە پڕێکە ئەنجام دەدرێت مەترسیە و کە باس لە عەدەد و لە ژمارەکە دەکرێت بۆ ساڵی داهاتوو کە زیاتر دەبێت دەشێ هۆکارێکی دیکە جگەر لە کەم تەرخەمی لە یاساکە چی دیکەی لە پشتەوە بێت بەم شێوە بەرچاوە گەندەڵی زیادەکە ئەمن بە نەزرەیەکی ئیجابی تر تەماشە دەکەم یعنی ئەگەر بانمونەیەک بینین عێراق لە ڕێزبەندی شەفافیەی دەولی پارێکە مەثەلەن گەندەڵیەکەی بابرین لە ڕێزبەندی 160مین وڵات بوو سێپ لە هاتۆتە خوارێ بۆتە 157 فکەیسەکانیش بەڕای خۆم دەستەی دەستپاچی ئەوەندەی گوێمان لە داتایەکان بوو کە زۆر جارگلەی دەکرا کە پلە باڵاکان نیانە ژێرباری مەسەلەن یاسایان دەستەی دەستپاچی لێکۆڵینەوەیان لەگەر ناکە بەعکسەوە ئەوەندەی کە گوێمان لێبوون لە نێو ئەو ئیحسائیاتان و داتایانەی کە باس کرا یعنی وەزیر وەکیل وەزیر مدیر عام حتا ئەندامی پەرلەمان حتا پارێزگار لەگەر ئەوە بوونە کە لێکۆڵینەوەیان لەگەر کراوە واتە سەور دەکەم زیادبوونی کەیسەکان دەلالەتی ئەوە نییە زیادبوونی کەیسەکان دەلالەتی ئەوەیە کە بەڕای خۆم یعنی لەوانەیە دەستین نەزاهە زیاتر ورتر بوو بیتن و لە بۆ متابعەکردن و بە دوواداچوون لە دوو کەیسەکانی گەندەڵی و ئێمەش ئومێدمان وایە بۆیە کاری لەسەر دەکەین کە چ دەستەی دەستپاچی بێت چ مؤسساتەکانی تر بێتن کە واجبیان حیمایەکردن و پاراستنی مڵک و ماڵی گشتیە کە زیاتر ئاکتیڤ بن و کەیسەکان بە دوواداچوونی بۆ بکەن من وای بۆ دەچم بە مەسەلەی زیادبوونەکە زیاتر بە دوواداچوونە نەوەکو زیادبوونی گەندەڵی باش لە ئێستادا دەمێ بزانم ئێوە تێبینیتان چییە لەسەر ئاستی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا بە دەر لە عێراق لە نێو هەرێمی کوردستاندا تێبینیتان چییە و پێتان وایە کە هەر لە پلەیەکی ئاساییەوە تا پلەیەکی باڵاش کە سەرۆکی دەستەی دەستپاکیش باسی لێەوە کرد گەندەڵی هەیە و چارەسەر و بە دوواداچوونی بۆ ناکرێ طبعا گەندەڵی لەبەر ئەوەی ئێمە کە باسی گەندەڵی دەکەین زۆر جار لە کوردستان وچی باسمان کرد لەسەر مافی گشتی ئەمە قسە دەکەین مع الأسف بەخۆشت دەزانی ئەو کەسانێک کە گەندەڵی دەکەن زۆر جار
يعني صاحب نفوذ وسلطان زۆر جار ئیحسائی و ئەو گەندەلیانەش کە دەکرێت زۆر جار هەندێک لە ژێر غیطا و لە ژێر کەڤەری یاساوە ینی ئەو گەندەلیانە دەکرێت ئێمە ناتوانین ینی ئیحسائیات و شتمان بەدەستەوە نییە زۆر جار لە بۆ بەدواداچوون لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی داواکاری گشتی لە ڕێگەی دەستەی دەستپاچی لە ڕێگەی ڕقابەی مالی ئێمە دەتانین متابعی بکەین کەیسەکان چۆنە ئایا چۆن بەرپرسەکان دێنە بەر یاسا و یان کەیسەکان یان چەند لیجانی تحقیقی لە وەزارەتەکان تشکیل کراوە بەڵام ئێمە ئەو معیارە وەردەگرین کە دەڵێن گەندەڵی لە هەموو وڵاتێک موجودە لە هەموو شوێنێک موجودە بەڵام دەبی ئێمە یاساکانمان ئاکتیڤ بکەین مؤسساتەکانمان تەفعیل بکەین ڕقابەی پەرلەمان و مؤسساتەکانی ڕقابی بەقووت بکەین ئێوەش دەوری کۆمەلگای مەدەنیە کە میلەت هەست بەوە دەکا گەندەڵی هەیە هەست بەوە دەکاتن کە شتێکی نایاسایی هەیە ئیستیغلال هەیە لە سوڵتا ئێمە ئیش بۆ دەکەین کە ئەو یاسایانە ئاکتر بکرێتن و واجبی ئێمەیە کە ئەدڤۆکەیسی بکەین بۆ ئەوەی ئەوە زیاتر ئەو یاسایانە بەرکار بن و زیاتر بەرەنگاربوونەوەی گەندەڵی ببیتە شتێکی واقع و شتێکی یعنی ئاکتیڤ و هەروەها شتێکی بەدەرئەنجام یعنی دەرئەنجامێکی باش تێدا هەبێت. باش بێگومان باس لەوە کرد کە گەندەڵی لە هەموو شوێنێکا هەیە بەڵام بەپێی بڕوو و ئەو کەیسانی کە هەیە گۆڕانکاری بەسەردادێت لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا کە دۆسیەکان گەیشتونێتە سەر و 900 کە دۆسیە لە پرسی گەندەڵی کەتەوە گلاون ئەم ئامارە چیمان پێ دەڵێت و چەندێکی زیاترە لە شێوە ئاساییەکەی و لە ڕادە بە دەریەکەی پێمان وانە ینی لە ڕادە بە دەربیتن بەعکسەوە لە قەدەر ئەو گەندەڵیەی هەیە هەنگاوێکی باشە کە دەستەی دەستپاچی بەڵام ئێمە داواکاری زیاتریش ئاکتیڤبی زیاتریش وردبوونەوە بکرێت چونکە حکوومەتی هەرێم کە یاسای چاکسازی دەرکرد تایبەت بوو بە مەسەلەی دەرەماڵە و مەسئلەی یعنی ئیمتیازاتەکان بوو بەڵام ئێستا چاکسازی هەمومان لەسەرەوە کۆچین دەبێ پرۆسەیەکی زۆر گشتگیرە پرۆزەیەکی زۆر شاملە لە مؤسساتی عسکەری لە مؤسساتی حکوومەت لە مؤسساتی دادوەری لە هەموو مؤسساتەکانەوە دەبی چاکسازی تێدا بکرێتن هەر لە ڕەواتیب و ئیمتیازات نییە زۆر جار فەسادی ئیداری دەبیتە هۆی فەسادی مالی ئەو ئیسلاحاتانە دەبی گشتگیر بن ئەو ئیستراتیجیەت حکوومەت کە ڕایگەیاندیە پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەبێت تەقیمێک لە بۆ ئیستراتیجیەت بکەن مادام حکوومەت یعنی ئیعلانی ئەو ئیستراتیجیەت کردووە بۆ ماوەی 5 ساڵ لە 2021ەوە تا 2025ەوە و حکوومەت تعلیماتی بۆ دەرکردووە ئێمە شوکو کۆمەلگای مەدەنی ڕۆلی خۆمان دەبینین لە متابعەکردن و تەقیمکردنی جێبەجێکردنی حکوومەت بۆ ئەو ئیستراتیژیە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵی. باش دەبێت دکتۆر دەبێت لە سەر پرسی وەرکشۆپەکە گەر بکرێ بیکەمە دوا پرسیاریش وەرکشۆپەکەی ئێوە پێتان وایە ئامانجەکەی خۆی بپێکێ؟ بەڕاستی زۆر دەستخۆشی لەو کەسانەی دەکەم کە نوێنەرانی هەموو مؤسساتەکانی کە ئەمن باسم کرد لە پەرلەمانتەوە بگرە لە حکوومەتەوە بگرە داواکاری گشتی لە دەستەی دەستپاچی و هەروەها ڕقابەی مالی لە گومرگ لە حتا لە وەزارەتی ناوخۆبەشی بەرەنگاربوونەوەی غەسیل ئەموال شوشتنەوەی پارەکە مەعەلئەسەف یەکێک لەو ئاستانگانەوەی کە یاسایەکمان نییە بۆ بەرەنگاربوونەوەی شوشتنەوەی پارە هەمویان لێرە ئامادە بوون هەمویان بە شێوەیەکی علمی و بە شێوەیەکی ئاستەنگەکانی خۆیان باس کرد ئینجازاتی خۆیان باس کرد بەڵام ئاستەنگ و ثەغەراتەکانیشیان باس کرد واجبی ئێمەشە ئەو ثەغەرات و ئەو کلێنانەی کە لە یاسایەکان هەیە لا لە مؤسساتەکان هەیە یعنی زۆر جار لە مؤسساتەکان بەڕێزم باسی ئەوە دەکرا کە ئەندامانیان پێویستیان بە تەدریب و ڕاهێنان هەیە تا بزانن چۆن بەرەنگاری گەندەڵی دەبنەوە هەرچەندە بۆ ئەسەسەکە لە بۆ بەرەنگاری بوونەوەی گەندەڵیە فەتەغەراتەکان و هەروەها کلێنەکان دیارن ئێمەش ئیش لە ئەوەی دەکەین مؤسساتەکان زۆر بەڕاشکاوی ینی قسەی خۆیان کرد واجبی خۆیان کلێنەکانیان باس کرد بۆ ئێمە زۆر گرنگ بوو ئەوانە هەمووی خڕکەینەوە لە تێشووی دراسەیەک نەشری بکەین و بڵاوی بکەینەوە بەرامبەر دیسیژن میکەر ئەوانەی کە صاحب قرار و هەروەها لە بۆ ڕای گشتیش ئەو ریسێرچە دواتر بڵاو بکەینەوە. دکتۆر من زۆر سپاس دەکەم کە لە کورسات نیوز ئامادە بوویت ماندوو نەبیت دەزانم کە جەنابەت لە نێو کۆبوونەوەکە و کاتت بە ئێمەدا و هاتیتە دەرەوە دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەحمەد میران کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی لێکۆڵەر بوون بۆ سەروەری یاسا ڕاستەوخۆ لە هەولێر ڕۆمیانی ئێمە بوون.